ئەوەی لە نێوان من و شەیدا بوو خۆشەویستێکی زۆر پاک و بێگرم، خۆشەویستێکی خاوێن بوو، بەڵام بە ناچاری سەختترین ناخۆشترین بڕیاری ژیانمدا. کاک ڕەشید، ئێستاش پێم بڵێن لە بەرچی دەتانەوێت جیا بنەوە، لەگەڵ ئێک ناحەوێنەوە یان کێشەتان هەیە؟ کاک ڕەشید، زەحمەت نەبی قسەی بکە. قوربان ناگونجێ لەگەڵ یەکتر. لەبەر چێ؟ کێشەتان چیان گۆ؟ قوربان، نە خواردنەچی دەزانی، تەنانەت ژیانی مێردایەتیشیش نازانیەوە. من خواردن نازانم؟ نا قوربان، مەبەستم ئەوە نەبوو خواردن، بەڵام لە ژیانی ژنی مێردایەتی هیچ شتێک نازانی. قوربان تکا لێ دەکەم لێت دەپاڕێمەوە، دەبێت لەو ئافرەتەی جیا ببمەوە، نامەوێت بیبینم، بە من بیکۆرە بم نیبینمەوە ئافرەتەی. سەبر دەنگە خوربەرز مەکەوە. معقول ئەنگۆ هاتنێت جیا بنەوە لەسەر خواردن؟ خواردن چییە؟ فێر دەبی. ئەنگۆ کێشترتان هەیە لەوەی گەورەترە، تکای ئەوم باسکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، دووبارە گوتمەوە، قوربان تکا دەکەم، دەمێت لەو ئافرەتەی جیا بمەوە، نامەوێت بیبینم، ناحەوێمەوە لەگەڵ ئەو ئافرەتەی. قوربان جیابوونەوەم دەوێت لەگەڵ. باش تەوە پێم برێ سەبەبەکە چییە؟ سەبەبەش مقنعم دێ. ناگونجێ قوربان. ئەتووس دەری گەلەو نییە لەگەڵ نابژی، منیش نامەوێت لەگەڵی بژیم، منیش ئەمەوێت جیا بمەوە. ئەنگۆ کێشەتان نییە، ئەنگۆ لێک تێنگەیشتنتان هەیە، تکایە لێک تێ بگەن. زەواز چ پیرۆزە، تکایە بۆ نوعی تەعامل لەگەڵ مەکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، تکای ئەو خوایەتی دەکەم، شێت بوو بشێت، کاکە تۆ لە مەسەلەکەی تێناگەی قوربان، تکات لێ دەکەم قوربان، تکا دەکەم، دەبێت لەو ئافرەتەی جیا بمەوە، نامەوێت بیبینم، نامەوێت بیبینم. پاش چەندین جەرسەی دیکە لە کۆتایی دەدات وەربڕیاری لێکجیابوونەوەی من و شەیدایدا کە ئەو ڕۆژەش بە ناخۆشترین و سەختترین ڕۆژی ژیانم دەژماردرا، چونکە قەت باوەڕم نەدەکرد من و شەیدا ڕۆژێک بێ لێک جیابینەوە.